کۆمسای نوێترین گۆرانی بەناوێ سڵاو بەچ ڕادەگیرێ بۆچی کۆمسای چی دەڵێ دەربارەی ڕاگرتنی گۆرانیەکەی خەریکی جەنگە لەگەڵ کێ بۆچی هەموو کاتێک بە جلو بەرگەنیم چڕوتەکانی جێگایی باس و سەرنجە چەند پارەی لەم کلیپەی سەرف کردووە ئەی لە کامە وڵات کلیپی بۆ کردووە کێ سەرچاوای داهاتی پارەکانیتی ئایا خۆشەویستی هەیە لە ئێستادا ئەو دەنگویانە ڕاست بوون لەسەری کە ئاینی خۆی گۆڕیوە تەواوی زانیاریەکان لە کلید میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەی لایک و کۆمنت و شێرت بین نەچێ وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زانگۆڵە کەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی واروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەی. کۆمسای یەکێکە لە کچە شۆخ و شەنگە گۆرانی بێژەکانی کورد تەمەنی ئێستا نزیکەی 30 ساڵ دەبێتن لە شاری سنە لەدایک بووە باوکی بەڕەچەلک خەڵکی شارە زورە دایکیشی ڕەچەلەکی ڕۆژ ئاوای کوردستانە بەڵام لە سنە لەدایک بووە لە تەمەنی 10 ساڵیەوە دەستی بەژنینی ئامێری ساز کردووە فێری میوزیک بووە دواتر کەمان ژەنیوە دەستی بە گۆرانی گوتن کردووە چەند خولێکی لە وارە بینیوە. کۆمسای جارجارە بەستالی جیاوازەکانی و گۆرانی بەرهەم دەهێنێت. کۆمسای دوای بەشداریکردنی لە پرۆگرامی خۆشترین دەنگ ناوبانگێکی پەیدا کرد ماوەیەک لە ئیستانبۆڵ ژیاوە دواتریش لە وڵاتی ئەرمینیا ژیان لەوێن دەرو لە سلێمانی بەسەر دەباتن بەڵام ئێستا زۆربەی کاتەکانی لە وڵاتی ئەرمینیایە. کۆمسای چەند ئەلبومێکی ڤیدیۆ کلیپی هەیە کە توانی بۆ بەرهەمانە ناوبانگێکی زۆر باش دەربکاتن. یەکەم ئەلبومی لە ساڵی 2013 بڵاو کردوتەوە بە ناوی ماڵی دنیا. دووەم ئەلبومی لە ساڵی 2014 بڵاو کردوتەوە بە ناوی کافر. سێم ئەلبومی لە ساڵی 2015 بڵاو کردوتەوە بە ناوی زرما. چەندین گۆرانی تاکۆ سینگڵیشی هەیە. وەروەها لە ئێستادا کۆمسای دوای بڵاوکردنەوەی کلیپی ئەم کاتەت باش ئەوە ناوانگەکی زۆری بە دوای خۆی داهێنا ئەو گۆرانی و کلیپەی وای کرد زیاتر بە جیاوازی دەربکەوێتن ئەو خاتونە و لە نوێترین کلیپیشی بە ناوی سڵاو بێچ دوای بڵاوبوونەوەی لە 24 کاتژمێر زۆرترین ڕەخنە و زۆرترین دەستخۆشی لەو خانمە کرا. وەروها لە ئێستادا دەنگۆی ئەوە هەیە کە ئەو گۆرانی ڕابگێرێتن ئەمەش دەقی نووسراوەکەیە. وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان گۆرانیە نوێیەکی هونەرمەند کۆمسای بەناوی سڵاو بیچ قەدەغە دەکات. چەند ڕۆژێکە کلیپێک لەلایەن گۆرانی بێژ کۆمسای بەناوی سڵاو بیچ بڵاو کراوەتەوە کە کارێکی زۆر نەشیاوە دوور لە نەریتی گشتیە و لە ڕووی دەق و موزیکەوە و میلۆدیەکەشی زۆر لاواز و بێ بنامایە. ئەوە شاتووە گۆرانیە نوێیەکی ئەو گۆرانی بێژە هۆکارە بۆ تێکدانی شیرازەی خێزان و بێڕێزیکردن بە ئاین و دابوو نەریتی کوردی بۆیە داوا لە گشت میدیا بینرا و بیستراوەکان دەکەین خۆیان بپارێزن لە پەخشکردنی ئەم کلیپە ئاز نزما. ئەمە لە کاتێکدایە کۆمسای پاش 2 ساڵ لە بێدەنگبوونی لە 20 ئەم مانگە لە کەناڵ یوتیوبی خۆی بە فەرمی کلیپی سڵاو بیچی بڵاو کردەوە لە ئێستادا نزیکەی 150,000 بینەری هەیە. وەروە دوای بڵاوبوونەوەی خەڵکێکی زۆر نامەیان بۆ هونەرمەند کۆمسای ناردووە ئەویژەوەڵام دەڵێتن سوپاس بۆ نامۆ دەستخۆشی و پشتیوانی ئەو خەڵکە ڕۆشنبیرە و بە ئاگایە. بەرهەمی سڵاو خوێڕی ئەتوانم بە تێکستێکی شێر کچانە ناوی ببەم لەسەر موزیکی ڕاپ دیس کە لە هەموو جیهان ئەم ستایلە باوە و زۆربەی هونەرمەندە جیهانەکان بەم ستایلە گۆرانیا وتووە بە خۆشحاڵیەوە من یەکەم کچم کە ناڕەزایەتی خۆم لە ڕێگای موزیک بەرامبەر ئەو پێچانە دەربڕیوە و بە ملیۆنان دۆلار پارەیان بۆ سەرف ئەکرێ پۆز ئەکەن بەسەر خەڵکەوە. گەندەڵی ڕناگیرێ بەڵام هجوم بۆ سەر میوزیک و سەرژن ئاسانە. من خۆم و پێگەیاندووە من نەبەزم بەزاندووە من ئیشی خۆم کرد هەر ئەوەندە نەکدانەوەی هەبوو
پەیامەکەم گەیشت کافی بوو دەستان خۆش بۆ ئێوە ئەمە قسەی هونەرمەند کۆمسای بوو بەڵام وەزارەتی ڕۆشنبیری و لاوان ئەمە تەنها نییە دەرکراوێک یان نووسراوێک دەربکەن بۆ ئەوەی کلیپەکە قەدەغە بکرێت لە تیڤەکان ئەمڕۆکە هەمومان دەزانین کافیە هەر هونەرمەندێک گوێ هەر شتێک بکاتن تەنها لە کەناڵی یوتیوبەکەی خۆی بڵاو بکاتەوە ئێستا پێویست بەوە ناکاتن لە تیڤەکان ئەو هونەرماندانە کلیپەکانیان بڵاو بکرێتەوە بەڵکوم باچیان بەوە نەماوە ئێستا کەناڵی یوتیوب جێگای هەموو تیڤەکانی ناوخۆی گرتۆتەوە سەتەلایتەکانیش بگرە لە ئێسادا کۆمسای زۆر بە ئازادانە دەڵێ ئەوەی من مەبەستم بوو پەیامەکەم گەیشت و من نەبەزیشم بەزان وەروەها کۆمسای جەنگێکی نوێی هینا نێو موزیکی کوردی وە کۆمسای ماوەیەک پێشێستا دەگدانەوەکی زۆر هەبوو دەربارەی ئەوەی ئایا ئەو خاتونەیە لەسەر چ دینێکە ئایا زەردەشتە ئیسلامە یانیش مەسیحی بەڵام ئەو لە وەڵامدا وتی ئەمە تایبەتە بە خۆم و زۆربەی وێنەکانی بینیمان وێنەی سەلیبی لەسەر جلەکانی بوو یاخود بە خەناوکە وێنەی سەلیبی لەسەر کرابوو وە کۆمسای لاوەکو ئێستا ئاشکرای نەکردەوە کە لەسەر چ دێنێکە کۆمسای لە ئێستادا لە ێریڤانی ئەرمینیا دەژی وەروها هەر لە وڵاتەش کلیپەکەی کردووە ئەو جۆرە کلیپانە نزیکەی 20 بۆ 30 هزار دۆلاری تێدەچێتن لەبەرەوەی هەم ئاکتەرەکان جیاوازن هەم زۆری ئێدیت و کلیپەکە و هەم گۆرانیەکەش وەروها لە ئێستادا ئەو خاتونە سەرچاوی داراییەکانی ئاشکران نییە بەڵام لە وڵاتە دەژیتن و تاکو ئێستا توانیویەتی دوو کۆلێژ تەواو بکاتن لە ئەرمینیا هەم خەریکی کاری هونەریە و هەم خەریکی کاری بزنس و خوێندنە ئایا تۆ وەکو بینەرێک کلیپە جیاوازەکانی ئەو خاتونە و خاتونەکانی تری کورد یاخود گۆرانی بێژە پیاوەکان بەدڵە ئایا پێت خۆشە ئەم زۆرە ستایلە وەکو ڕاپ پۆپ زیاتر بەربڵاو بێت لە ناو کورد و ئەم زۆرە کلیپانە ڕوو لە زیادبووم بکە ئایا پێویستە هونەری گۆرانی کوردی بگۆڕدرێتن بەرەو جانی و بووم بچێتن یاخود لێک ئاز بمێنێتەوە و خەڵک ئاوایان بەدڵە ڕای خۆت بۆمان لە کۆمنت بنووسە زۆر سپاس بۆ سەرکردنەوەی ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەساتێکی تری بە ناوبانگی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگ گۆڵەکەشدا بگرن بۆ ئەوەی تۆی خۆشەویست یەکەمی کەس بێ بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی تۆی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بین وەروها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا